سڵاوتان لێبێ ئازان و خۆشەویستانم لە گەڕێ میدیا بینەرانمان لە تەلەڤیزیۆنی گەڕێنێزی بیسەرانمان لە سەر شەپۆل FM 94.1 بینەرانمان لە ڕاستەوخۆ لە سۆشیال میدیا لە پیجی فەرمی گەڕێ میدیا لە فەیسبوک هاوکات بینەرانمان لە چەناڵی یوتیوبی گەڕێ میدیا ئێستاوانی کە ڕاستەوخۆمان بینن ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکەی ئەمڕۆ بەرنامەی کتایبەتی هونەرستان بە میوانداری هونەرمەندێکی گەنج خۆشەویست لە ڕۆژهەڵاتەوە ئەویش کاکە ئازاد ڕۆژجەنگە بەخێر بێت ئەو کوڕەگەنجە ژەنیاری ئامێرە فودارە هەواییەکانە فۆلکلۆریەکان بەواتای شمشاڵ و نای و باڵەبان و زۆرنا و جوزەلە و هەموو ئامێرانی کە پێوترێ ئامێرە فودارە کوردیەکان من شانازی پێوەکەم بەم جۆرە گەنجانەوە کە ئەتوانن خزمەتی هونەری نێتەوەکان و هاوکات دوو هونەرمەندی میلی ئەندامانی کۆمەڵی هونەری میلی ئەندامی کارای کۆمەڵی هونەری میلی هەردوو ژەنیاری بەتوانە کاکە ئالان ڕەفیق و کاکە محەممەد بەکر بەشدارە من لەگەڵەیە بۆ جوانکردن و ڕازاوەکردنی بەرنمەکە بە گۆرانی و مۆزیک و سەر بوو بە چەند پارچە مۆزیکێکی کوردەواری کاگازاد بەخێر بێ بۆ بەرنامەی هونەرستان لە گەڕێ میدیا بەخێر بێ. بەر لە مشتێک ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ هەموو هەوادارانی ئەم کاناڵە و زۆر سڵاومەیە بۆ کەسانێک کە ئێستا بینەری ئەم بەرنامەنە زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم کە ئەمڕۆ خوای گەورە ئەم ژیانەی پێبەخشیمە کە لەم کاناڵا بەشدار بم و دڵی ئێوەی بینەر و بیسەر خۆش بکەم و ئەمن لە شاری مەریوانەوە هاتمە هیوادارم بتوانم ڕۆژێکی خۆشتان کات و ساتێکی باشتان بۆ ئاواتە خوازم. یاخوا بەخێر بێت سەرچاوانمان دیارە ئێمە لە ڕێگەی ژەنیاری بەتوانە کاکە ڕەحیمی باڵەبانەوە بە دیداری تۆ شاد بووین ڕێز و سڵاومانێ بۆ کاکە ڕەحیم ئەویشکە گەنجێکی فۆلکلۆر پارێز و گەنجێکی خۆشەویستە لە هونەری میلیە. من سەرەتامێت خۆتان بەرهەمێکمان پێشکەش بکەن دواتر کۆمنتەکانە خوێنینەوە پێش هەموو شتێکیش داوای لێبوردن لە هەوادارانی بەرنامەی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵەکەین کامڕۆ پێشکەش نەکرا بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی لە گەڕێ میدیاوە. کاگازاد دواتر لێ دەپرسم وابزان پیشەکە شێر خەیاتیە جلوبەرجی کوردی زۆر جوان لە زۆر کەس لە هونەرمەندەکان ئەوانی کە منیان ناسم خەیات و هونەرمەندە بەتوانەکان لەوانە کاک ئیبراهیم خەیات لە مەریوان و هەروە هادی عەلی لە بانە ئەوش گۆرانبێژێکی دەنگخۆشە و مامشکوری خەیات کە شانازیە بۆ هەموو نەتەوەکەمان و لێرەش ڕەوانشاد عوسمان عەلی کە هاوڕێی هەمومان بوو لەگەڵ کاگالانی شابیرەوەی زۆر بوو و هونەرمەندی کۆچکردوو ڕەوانشاد برایمی خەیات ئیبراهیم محەممەد تۆش دیارە من پێم وایە ینی زۆر جارەڵەم ئیلهامی ڕەنگە لە کاتی خەیاتیە کە دانشی لە کاتی پیشەکەتە بەدەم خۆتەوە لە ڕەنگە گۆرانی بڵێن زۆر بە خەیاتەکان یا حەزیان لە هونەر بێت تۆش ئایا هەرەوە بۆ کاریگەری لەسەرە دیا چۆن بووە؟ وەڵا من بەر لە ئەوە کە یەکسەر بەم جۆرە بکەومە شوێنی کاری هونەری من منداڵ بووم باوکم شمشاڵژن بوو بەهۆی شمشاڵی باوکم و من شمشاڵم هەڵبژارد بەڵام بە بەهۆی ئەوەی کە پاڵ پشتێکی باشم نەبوو بەداخەوە مدەتێکی زۆر زۆر وازم لێ هێنا هەتاکو تقریبەن 6 ساڵەمەوە پێش ئیتر تێکڕات دەستم پێ کرد و تا ئێستاش ئەوە تام حەدە هێناومە بەرهەمەکان لە خزمەتانە. دەست خۆش بێت حەزەکەم لەگەڵ هەموو ئەمێرەکانی توێ بڕێن ئێستا ئەم بەرهەمی کە پێشکەشمانەکەی ئایا لەگە گۆرانیەکە بێ بە باڵەبانەوە بێ بە زۆرناوە بێت بە چی ئامێرەکەەوە من حەزەکەم لەگەڵ هەموو ئامێرەکانە بەرهەمێکمان پێشکەش بێ بەسەر چاوم ئێستا شمشاڵم پێشکەش کردنەوە بەزمەی سەوزەی ناوچەی مەریوان بوو کە لە مامۆسای هەمیشە زیندوو مامۆسای گەورە و نەمر مامۆسا جافر زەلکەی من بیستە بووم بەڕاستی ڕۆحی بە بەهەشت شاد بێت کە وەکو مامۆسایەکی زۆر بەڕێز من ئەو شتانەی کە فێر بوومە لەوە فێر بووم هەمیشە خۆم بە شاگردی ئەو مزانیەوە و هەمیشە خۆم بە شاگردیەوە زانم هیوادارم دڵتانی شاد کرد بێ ئێستاش ئامێری باڵەبان لە خزمەتانەوەم بە هاوکاری ئەم دوورا خۆشەویستمە لە ئەوڵۆ نەمتوانی دەستخۆشیان لێکەم ئێستا دەستخۆشیان لێم کە ئمڕۆ هاوکاری منیان کردە زۆر سپاسی کاک ڕەحیمی شەکەم کە منی بەم شوێنجێگە ناسان زۆر زۆر سپاسی یەکەم دەستی ئەوەیش خۆش بێت. خۆشەویستانم لە گەڕێ میدیا بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەر پرسیارێکتان هەبوو لە میوانە بەڕێزەکانە مەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕێ میدیا
ژمارەکانمان لەسەر شاشەکە هەیە 1970 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 1970 891 75 75 کە وەتساپیشی لەسرە هاوکات ژمارەی کۆڕێک 1950 727 85 35 کەمان ڤایبەری لەسرە بۆ کوردانی تاراوگا ئەتوان پرسیارەکانتان ئاڕاستی میوانە ئەزدەکانم بکەن بۆ هەچ پرسیار و بۆ هەچ ڕخنە و پێشنیارێک لە خزمەتان نبین فەرمۆچینە لای بەرهەمێک دیارە ڕازینەوە بە دەنگی کاکە حەمەی کاشی منواڵم توێ نازناوەکەیەتی وەسا محەممەد گەنجێکی دەنگخۆش و دەنگێکی کوردەواری ڕەسان لەگەڵ کاکە ئالان بە زەربەکەی بەرنامەکە جوانترەکەن بە فەرمون
دەستان خۆش بۆ پێیکی ڕادیۆی گەڕیان دەستان خۆش بێ دەست خۆش کاک ئازاد دەست خۆش کاک ئالان دەم خۆش کاکە حەمەدجان بۆ گۆرانی فۆلکلۆری خۆشە دەستان خۆش بێت خۆشەویستانم لە گەڕای میدیا ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتی هونەرستانمان بۆ ئامادەکردوون بە میوانداری هونەرمەندی گەنج کە وەکو باسم کرد کاکە ئازاد ڕۆزجانگ کە لە ڕۆژهەڵاتەوە لە شاری مەریوانەوە بە شوێنکەوتوی ڕێبازەکەی جافزەرکەیی بە ئامێرینەی بە شمشاڵی کوردەواری بە شمشاڵەکەی قارەمەڕا بە باڵەبان بە ئامێری دووزەلە بە زۆرنا بە هەموو ئامێرەکانم گەنجانە بەڕاستی مای ئومێد و هیوای ئێمە لە دوا ڕۆژە ئەم گەنجانە هیوای ئەگەن بێمە کە هونەری میلی بە زیندوی پارێزراوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم کاکە ئازادیانەگە باسی پیشەکەتمان بۆ بکەی خەیاتی جلوبەرجی کوردی و جلانەی لەبەری خۆتە دیارە ئیشی خۆتە لە خزمەتانە وەڵام من بەماوەی بۆ 14-15 ساڵەچە ئیشی خەیاتی یەکەم ئێستاش کە دوکانی خۆم هەیە ئەم کارەیشم هەروەکو هوەرێک بۆ پاراستنی هوەری کوردەواری هەڵمبژاردووە هیوادارم کە بتوانم پەرەی پێ بدەم کە ئێستاش ئەو کەسانەی کە حەز بە فێربوونی چشم شاڵ بێت چ باڵەبان بێ بە سوورەتی ئاکادمی نە بە سوورەتە سینە بە سینە کە ئەڵێن حتا بۆ جۆرەی کە بتوانم ئانلاینیش تەدریسەکەم ئەو کەسانە کە پیان خۆش بێت لە پەیجەکەی خۆمە پەیجی ئازادی ڕووزجەنگ پەیوەندیم لەگەڵا بگرن توانم لە خزمەتیانە بم و ئەو توانایە کە هەسم ئیرایی بم بۆ کەسانیژە کە پیان خۆشە فێر بن زۆر زۆر دەستخۆشی لەکەم دیارە لە پێیجەکەی خۆت لە ئینستایە وایە وایە پەیجی خۆم ئینستاگرامە زیاتر کوردانی ڕۆژهەڵات ئینستاگرام بەکارێن بۆ کار و چالاکی هونەرەکانیان دەست خۆش بێ ئەوەی کە من لێ تێگەشتم من ژارێک ئەوەی ئەوتان بۆ دووبارەکەمەوە کە بە ئۆنلاینیش ئەم دەرسەڵێتەوە بە شێوەی ئەکادیمینە واتە بە شێوەی سەماعی کە ئەتوانێت هەچ کەسێک خوازیاری فێربنی و ئامێرانە بێ ئەم وەکو خولی هەیە بە بەردەوام بۆی فێرتام کات بەڕاستی منش پێم خۆشەوە ئامێرە لە ناو چۆن ڕزگار بکرێت یعنی ئەو ئامێرە هەرچێکمان کردو ئامێرە کوردەواریانە بە زیندوی ڕابگرین بچینە لە یەکێک لە ئامێرەکانی تر ئەگەر پێشکەشمان بکەین من زۆر حەز بە ئامێری دووزەلاکەم ئەگەر توانیت لەگەڵ گۆرانیی کاکە حەمایە گونجێنن کاکە ئیدریسی بێدارانی شەو کارمەندی مادونەناس و خۆبەخشی گەڕای میدیا و ڕادیۆ سلێمانی چەپکە گوڵی وەناردوون سواسی کاکە ئیدریسیانەکەم کاکە سەلمان کوردستان کاک شێخ سەلمان دڵ و گوڵی بۆ ناردوون سپاسی کاکە شێخ سەلمانەکەم چاوتان ماجەکەم خۆشەویستانم لە گەڕای میدیا ئێمە بەردەوامین سەرڕای هەبوونی هەموو خەیرانە بە تایبەتی قەیرانی کارەبا کە بەڕاستی ڕۆژە کارەبا خۆشمان وشکە کات بەڵام هەر بەردەوامین لە خزمەتان نابین هیواداری بتوانین زیاتر گەشە بە کەناڵەکەمان بدەین سوپاسانەکەین
لتوزيات يار كزنا لاويني لتوزيات يار كزنا لاويني اي سوي لبالا باير هستا بيانا سوي لبالا باير هستا بيانا دم لنا بيدم دستا ولملانا دستا ولملانا شيني اسماني راسي لبريا شيني اسماني اقريت يا بردايا بوبي من ازاني اقريت يا بردايا بوبي من ازاني اي سوي لبالا باير هسه بيانا سوي لبالا باير هسه بيانا دم لنا بيدم دسه ولملانا دسه ولملانا دەستان خۆش بێ دەم خۆش کاکە حەمەجان دەست خۆش کاکە ئازاجیان بۆ ئەو نمایشە جوانە بەڕاستی ئامێری دووزەرەش چێژ و تایبەتمەندیی خۆی هەیە لەگە گۆرانی میلیە پێشتر لە شاوی زەمانەکانە زۆر بەکارە هاتووە من ئەوەی کە لە بیرۆریم نابێت لە هەندێک گۆرانەکانی سەیم حەمەدی سەفایی و زۆر لە گۆرانی میلیەکانی ئەو دیوە هەیە ئایا ئەو ئامێرانە خۆ دروستەکەی کاگە ئازاتۆژیا ئەیان کڕیت وەڵاهی ئامێرەکان من بەس شمشاڵە توانم خۆم دروست بکەم شمشاڵەکان هەما کۆکان دروستەکەم باڵەبانیش لە شاری سەقز کاک بڕیار هەست کاک جعفەریشی پێ هەڵێن ئەو بۆم دروستەکە زۆر زۆر دەستخۆشی لەکەم بەڕاستی سازەکانی تایبەتە بەڵام پیکەکانیش خۆم ئەیسێنم خۆم ئەیخەمە کار پیکەکانی ینی پیکی خۆشەکریا و نییە بە قۆڵە کوردیەکەی ئەبێ خۆم خۆشەیکەم و چەڵەم و شتەکەیژی هەر خۆم دروستیەکەم وانێ بۆ تەنزیمی دەڵەکەی سلامەتیتان من بەڕاستی دەستخۆشیت لە یەکەم هیوادارم بەردەوام بیت چکە زۆرێک لە ئەوانی کە ژەنیاری باڵەبان و ئەو ئامێرانن خۆیان ئامێرەکان بە خۆشیان بەدەستی خۆیان چاکەکەن مناوزانی بەڕێزشت بە هەمان شێوە توانیت ئەو بکەیت باسی پیشەی بەرگدورینەکە بکەین جاری دەخەیەتەکە لە خزمەتان هیچ شێوازێکی گۆڕانکاری تیاکە دووە لە جلی کوردیایە هەر بە شێوازە من هەرچەند لای خۆم حەزەکەم هەر بە میلیەکە بمێنێتەوە هەروەکو خۆی وەکو کوردەواری وەڵا گۆڕانکاری بۆ هەر کارێک چه خەیاتی بێت چه نەوازندەیی بێت بە خۆڵیشان یاری بێت یا هەر پیشەیەک بە نەزەری من ئەبێ ئەگە گۆڕانکاری شتیا کرد ئەو قەدیمەی ئەو شتە جوانەی ئەو ئەسالەتیە ئەبێ نەفەوتێنیت هەر بەڕاستی وایە چونکە زۆر زۆر ناخۆشە کە جلو بەرگە کوردیەکە لە شێوازە ڕەسەنەکەی خۆی بگۆڕیت یانی ئەوە ئەبێ هەروەکو خۆی چۆن هاتووە بە فۆلکلۆری و بەو شێوە بمێنێتەوە بمێنێتەوە جوانکاریە توانیت یا بکەی بەس ئەو جوانکاریە ئەبێ نەبێتە باعیس ئەوەی کە ینی لای بدات لە کوردەواری ئێستا زۆر کەسمان هەز بەخصوص من لە بواری شمشاڵە تەرەفەڵێ من سەبکێکی تازەم هێناوە بەڵام لەحنی شمشاڵەکەی یەکسەر گۆڕانوتی شمشاڵەکانی مەسەن تەغیرداوە زۆرتر بە کەواڵە خوا تا شمشاڵ ئەسالەتی شمشاڵ لە ناوەچێت تۆ بێ شمشاڵە مەسەن دروستێکی یا و لیباسە کە دروستێکی ئەی دووریت ئەبێ ئەو ڕنگ و بۆیە کوردەوانە بێت کوردەواری بێت یا تایبەتمەندی مەسەنسە لای مەریوان جلوبەرگی فەرقەکە لەگەڵ شارێکی دیکە ئەو شتانە بێ ڕعایەت بکرێت جوانتر و ڕێک و پێکترە زۆر باشە ئەچینە لای
ناوبڕێکی کورد ئێمەوە خزمەتی ئەوە بێ زەحمەت خوشکی من حەسە فەرمو بڕۆ سەر ئەو کورسی ئەوێ دایکی من حەسە بڕۆ سەر ئەو کورسیە من تالیب نیم بە دوو قسەی خۆش هەڵقڵەتێنی من پیاوم ساحیبی قسەی خۆم حەسە بڕۆ دایکی من جبل طريقة شو البيرم تاجني وصلاتي بالي هاتيك هاتيك يوم قرباني الرسالة ذهب بحموس شارو بالدكان أما توقف شري يا مروبي يا إنساني كم يعني کاکە مەزانێ فیلمی سینەمایی کاکە مەزانێ لە تاریخی 15 لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی کاتژمێر 6:30 ئێوارە وەنۆی شەو دەست پێ دەکات. هەوڵ مەبەرەوە الله سنة الخوصة وخاتي أو بيغمر مشو يكسم يشق ويتهباني لو قبري أبغي هێشم دڵ سۆزخانم بەڵێ بۆچی زندگی من و تۆ بە بۆنەی گەوجی حەمەی براتوە تێکچی چی بکەم برامە ئەژە میمی ناخەستە چەندی تۆ عەمەڵ ناگەی لە مەنگنی دەربی بۆ ئاگاداری زیاتر پەیوەندی بکەن بەم دوو ژمارە تەلەفۆنە. بەڵێ ئەزان و خۆشەویستانم هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامە تایبەتەکەی هونەرستان جا هەر بەم بۆنەوە ئەو ڕێکلامی کە ئێستا بینیتان فیلمێکی کوردیە کە من نەزانم کەسێک زۆر پێویماندوو بووە کەسێک کە زۆر بە گەڕێ میدیا شەوماندوو بووە کەسێک کە بە هونەری میدیۆ زۆر ماندووە لە ڕۆژهەڵات ئەویش هەر لە شارەکەی کاکە ئازادەوە کە لێرە میوانە لەگەڵمانە ئەویش کاکە سەرداری سوهرابیە کە چەند ساڵێکی زۆر خزمەتی هونەر و هونەرمەندانی میلی کردووە لە باشووریش و و لە ڕۆژهەڵاتیش کاک سەردار بەخێر بێی بۆ ناو ستۆدیۆی گەڕێ میدیا. سپاس کاک جەزای خۆشەوی ڕێز و سڵاو بووم هەیە لە خزمەت جەنابەت و هەموو خۆشەویستانە و بینەرانی کەناڵە جوانەکەی رادیۆ گەڕیان من لە خزمەتانم کاک جەزاییان. کاک سەردارجان دەربارەی فیلمەکەی خۆتان قسەمان بۆ بکە ئەو فیلمە کەی دەستان کردو بە نمایشکردن و دیارە منەزانم کە تۆ زۆر پێوی ماندووی ئایا ئێستا لەکوێ عەرزەکرێت و ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەند ئیشەکات و لەکوێ توانن بلیت دەست بێت جێ خۆی بنی پرسە و سەرخۆشی خۆمە ڕاستەی تەواو خەڵکی ڕۆژهەڵات کەم بنەماڵی بەرز و بەڕێزی خاتوو ماسایەمینی کە بەڕاستیم چەند ڕۆژە نازانم هەموو سوسیال میدیاکان و هەموو تەلەڤیزیۆنەکان ڕایانگەیان و بڵاویان کردووە کەەوە خەمە هەمومانی داگرتەوە یان نێمە فیلمەکەی خۆمان لەبیری چۆتۆ کای جەزا بەداخەوە ڕۆحی شاد بێ باس و بابەتی فیلمەکەتان بکەم ئەم فیلمە تقریبان 3 ساڵ و نیو لەمە پێش لە شاری سنە دەستمان پێ کرد بەشێکی لە ڕۆژهەڵات بوو لۆکیشنەکانمان سنە و مەریوان بوو دوای هاتینە شاری سلێمانی و تقریبان تاو کاتێک کە حاضر بوو ماوەیەکی زۆری خایان بەداخەوە کەوتینە ناو کۆرۆنا و نەماتوانی و کاتە بڵاوی کەینەوە و یەکەم جاریش وعد وا بوو کە لە سینەماکانی باشوورە بڵاو کرێتەوە دوای و گەڕێتەوە ئێران ئەو دەرفەتمانە بۆ نەڕەقسا ئێستا ماوەی 10 ڕۆژە 15 ڕۆژێکە لێرێن و لە 15 مانگۆ ئەم فیلمە خەریکە عەرزەکرێت لە سینەماکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و کەلار بەڵام بەداخەوە ئیسەکە لە سلێمانی و لە کەرکوو خەریکە بڵاوێتەوە پێشوازیە باشی لێ نەکریاوە و هەمیشە هەڵەگەڕێتەوە بۆ سەرەوەی کە بەداخەوە لەم شارە ئەڵێن پێی شاری ڕەوشەنبیری بەڕێی من ئەگەر ئیشێکی هونەری کوردی ئەگەر سەرکەوتوو نەبێ ئەبێ بەڕێی من ئەبێ ئەو دەسەڵاتدارانەی وا خۆیان بەرپرسی هونەری کوردیزانن ئەبێت لە شوێنەکەی خۆیانە هەڵسن و بیان بە شتێک و با خەڵکیش خۆیانی پێمانوو نەکەن کاک جەزا.
وڵی خۆت لەگەڵمانە بووی چەند ساڵە گێمە بەخۆبەخش چەندین ئیشمان کردووە چەندین ساڵ بە ماوەی 7 ساڵ لە کافتەیەکە توی زەدەشت و جێی خۆیەتی من سپاس و پێزانی خۆمان ڕاستەی کەسێک کە لە پشتێم کارۆیش کاکە ئاسوی دیجەیە کاگاسوە کە لەگەڵ هونەرمەندانەمان دووەکە ئەو کاگاسوەیە کە داوەتنامەی بۆ هونەرمەندانی میلی کردووە ئەوروپا کێ مەهەجیز ناتوانین پاداشتی بینەوە ئەو کەسێکی دڵسۆزە بۆ هونەر و هونەرمەندان بەڵام بەداخەوە خۆ دۆزی پایتەختی ڕۆشنبیری زانی ڕۆشنبیرە خۆبەخشەکانیە هونەرمەندە میلیە خۆبەخشەکانی لێ دەرکەی کە شەو ڕۆژیان خستۆ سەرێک بۆ بەردەوامی هونەر لەم شارەیە یعنی بەداخەوە هونەر بە شێوەیە پاشەکشی کردووە کەمایی شەرمەزاریان پیا و بەڕاستی نیگەرانە من لە دڵەوە ئازارە چەژم کە ببیستم لە شاری سلێمانیە کە دوو نازناوی یەکێکیانی یونسکۆ پێی بەخشیوە ئەوش پایتەختی ئەدەبە ئەو دریشیان شاری ڕۆشنبیری یا پایتەختی ڕۆشنبیری هیوادارم سەرکەوتۆ بێن تۆ ئەتوانی لێرەوە ئێمە بەڵێنی لە گەڕامیدیەوە شەو ڕۆژ ڕکلام بۆم فلیمە جوانە بکەین من خۆمەزانم چەند پێوەی ماندوو بوون بۆ هیوای سەرکەوتوو بن کاتەکانی نمایش و شوێنی دەستکەوتنی بلیت بۆ خەڵک ڕوون بکەیتەوە سپاس دەکەم لە شاری سلێمانی کار جزابنی پێشەوەی کە و پرسیارە جناب وڵام بدەمەوە من دەستخۆشیەکەم لە برای خۆشەویستم دیجێ ئاسۆ کە بەڕاستی مانونە ناسانە هەوڵیدا لەگەڵمان نبوو و برادرانی زۆرم فلیمە دەرهێنەری کاکە سەرکۆتێ محەممەدی بووە ئامادەکاری خۆم و کاگە سەدەی وەرمرزیار بووین سپۆنسەری سەرەکی ئەمە کاکە لۆقمانی بابایی بووە و نووسەری دکتۆر جەلال نەسیری و دەنگهەڵگەر کاکە ڕزای وحیدیان زۆر لە خۆشەویستانە هونەرمەندانی زۆرمان لەگەڵا بوون کە مەجالەوە نییە لە شاری سلێمانی لە سیتی سینەما لەوێ نمایشەکرێم فلیمە و لە شاری کەلاریش لە تایم سنتەر سینەما تایم سنتەر مۆڵ ئێستا تێک لێ دەستەکەوێت لەو دوو سینەماوە 29 مانگیش لە سینەما ئەمپایەری شاری هەولێری شەڵا و یەکی مانگیش یەکی دە لە کەلاری خۆشەویش لە هۆڵی هونەرە ئیشەڵا نمایشەکرد و هیوادارم کە ئەم چەند ڕۆژە کە ماوە بۆ دوو شارەکەتر هیوادارم خەڵکی و شارە ئەگەر دەم و ڕەنگی ئێمە بیسن پاڵپشتیکەن لەم فلیمێکی ئەتوانم بە دڵنیایە بڵێ بکجەدا 2 ساعت فلیمە 2 ساعت پێکەنین شایی ئەو ڕۆژێک کە لە مقابلەیەکە تراوەتیان بۆچی کۆمیدیدان هەڵبژاردووە خەم ماوەیەکی زۆرە خەم لە هەموو وڵاتێکایە بەتایبەت کوردستانێم هەڵسان لەم کاتەکە بوومان هەڵسان فلیمێکی کۆمیدیمان هەڵبژا کە دڵی خەڵک خۆشیێن بەڕاستیەرەوە باشە بەڵام نازانم تیا ماوە تۆ بەڕاستی ئەم بۆی لە ڕادیۆ گەڕیانەوە نەمرتاحم کای زازام جنابیشە خۆت هەمیشە دەمبەگلەیت ناڵێم ئیشەکەی زۆر بەخۆتە بەڵام جێگەیەوە هەیە کە خەڵک بێن سەری ئەم فلیمە ببین و جێگەی ویشە هەیە کە بەرپرسین بەتایبەت میدیاکانمان کە بەڕاستی جێگەی شەرمە بۆ میدیاکانی ئێمە دڵخۆشیمان فقط میدیای باشوور بەتایبەت ئەم چەند کاناڵەکە لە سلێمانی لە هەولێرە یەک دانیان نەبوو خۆمان ئەپارڕینەوە لێیان داوایان لێکەین تکاتان لێکەن یارمەتیمان وەکو سپۆنسەری میدیایی ئێمە نە پارەمانەوێ نە ئۆتێلمانەوێ نە خواردنمانەوێ بەس ڕیکلامێکی فلیمێکی کوردی زۆر عیبە ئێستا لەم سەردەما دوێنێ لە مقابلەی ترامشتمەوت زۆر عیبە هونەرمەندانی ئێمە هەموویان ئێساڵ ساون ڕیکلام بۆ برنجەکەن بۆ دۆشاوەکەن بۆ جبسەکەن نازانم بۆ شتایەکەن کە ئەسڵ مافی بە کوردۆ نییە ئەسڵ مافی هی خۆمان نییە کام برنجی کۆمپانی خۆمانە تاوڵێن با لە سەرمان نەکەوێت کام شت ئەو شوێنانشەوە هەڵەسن سپۆنسری ئەو هینەکەن ئەمە هونەرمەندانەکەن ئەی خۆزگە بە خۆزگەی خۆ ئەو پارەوە لە ڕیکلام و بۆ ئەوەی کە سەرفیەکەن بۆ ئەو کالای خۆیان برنجە هەرچێک هەز بیاندای بە هونەرمەندان بەرهەمی هونەریان لێ استفادە کردایەت و بەرهەمی هێنایەت و ناوی فلیمەکانە لە ناوی کۆنسەرتەکانە لەو شوێنە بیان توانای باسی ئەو شتێ خۆیان بکەن بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە کاک جەزا نازانم چی بڵێم بەزەواڵێم ئێمەش جارێ لێرەین هیوادارم تەلەڤیزیۆنەکان بەزەوە نەبێ بێن بۆ یەکدانە راپۆر ئەوی یەک دوو داخەی و ئیشی خۆیانکەن و بڵێ ئێمە ڕۆشتوینەوە سپاس بۆ ئەندامی کۆمەڵی هونەری میلی ئەندامە خۆبەخشەکەی هونەرمەندانی میلی لە ڕۆژهەڵات و لە باشووری کاکسەدا سوورابی ئەچینەوە لای ڕێکخرامی فلیمەکە و بە هیوام هەمووتان چەند بینەری ئەو فلیمە بن هەتا لە سلێمانی نمایشەکرێت سپاس بۆ ئامادەبوونی لە ستۆدیۆی گەڕیان میدیا لە بەرنامەکەی کاکە ئازاد ڕۆژجەنگ و کاکالان و کاکە حەمە بەکرد سپاسی جنابی شتێ و کاک جەزا بەڕاستی جنابێکی دیەکی لەو دڵسۆزانیتەوە دەستخۆشی خۆشمان ڕاستی کاک ئیبراهیم ئەحمەدی خۆشەویست دەکەم و هەروەها محافزی سلێمانی کە بەڕاستی ئەم دوو
خۆشەویستە هاتن بەهان هانامان و دەستخۆشی لەم برا خۆشەویستانیشمەکە من کە ناکۆت وات بە ناو بەرنامەکە ببورن من بەجێتان هێڵم و لە خزمەتانام سپاس وەموتە بێ زەحمەت خوشکی من هەستا فەرمو بڕۆ سەر ئەو کورسی ئەوێ دایکی من هەسە بڕۆ سەر ئەو کورسیە من تالیب نیم بە دوو قسەی خۆش لە قڵەتێنی من پیاوم ساحیبی قسەی خۆم هەسە بڕۆیە دایکی من جنابها من ناوم حەمە حەزی سایق لایق شەفیق دایق جەبل تاریقە آمين ژل بێنم مردومەکە سوێر و ناشرینی من براژنی ڕۆژهەڵاتیم ناوێ هاتێ بگا حەدشیە و کەم بە قوربانی ڕۆژهەڵاتەها بە هەموو شار و گوندەکانی شێوە ئەوە تۆ بە شەری یان مرۆڤ یان ئینسانی کامیانی کاکە مەزانێ کاکە و کێیە فیلمی سینەمایی کاکە مەزانێ لە تاریخی 15 لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی کاتژمێر 6:30 ئێوارە وەنۆی شەو دەست پێ دەکات. هەوڵمە بەرەو الله سنة الخوشة وخاتي أو بيغمرم شو يكسب يشق ويتهبني لو قبري أبلي دەژم دڵ سۆزخانم بەڵێ وەچی زندگی من و تۆ بە بۆنەی گەوجی حەمەی براتوە تێکچ چی بکەم برامە ئەژە میمینا خەستە چی تۆ عەمەڵ ناگەی لە مەنگنی دەربی بۆ ئاگاداری زیاتر پەیوەندی بکەن بەم دوو ژمارە تەلەفۆنە. دەستان خۆش بێ دەم خۆشکا کازا دەست خۆشکا گالانجان بەداخەوە ئازان و خۆشەویستان هوەر وەک وەزان پەیامێکی مرۆڤایەتیە بەردەوامی ژیانە جوانکردنی ژیانە جینا ئەگەرەوە نەبێت من ئەم شەو گرتە ڤیددیویەکەم لە ئەکاونتی هاوڕێ و براو هونەرمەندی تاراوگە و دوورەوڵات کاکەوریای کوڕی مامۆستا محەممەدی مابلێ بینی
کە خات و ژینا بوو ئەو خات و ژینایی کە بوو بووە ژینای هەموو کورد کە چۆ سەردانی مەزاری مامۆستای نەمر حەسەن زیرەکی کردووە بە چەپشێگوڵەوە بەداخەوە ئێستا هەزاران کەس ئەمڕۆ سەردانی مەزاری ئەو نەمراکات. پێم خۆش بوو کاگازات بە نایەکەی شیوەنێکمان پێشکەش بکات وەکو هاوسۆزیەک بە ڕۆحی ژینای ڕەمزی پاچی و جوانی ژینای ئەو ژینایی کە بەبێ تاوان ڕۆحی لێ سەنگڕایەوە. ژینا ئێستا ناسنامەی کوردێکی خانمە کوردێکی غەدر لێکراوە. هیوادارم پارچەنەیەکمان پێشکەش بکەی بۆ ئەو بۆنەیە. پێشکەش بێ بە ڕۆحی پاکی. دەمە خۆش بێت بەڕاستی دڵمان پڕە، بەڵام وەکو پێم وتن ئێمە کورد بە درێژایی مێژوو هەر بەشی ئەو بۆ بەڵام ناکرێت ژیان بوەستێت. ئێمە لەناو میانی بەرنمەکەیە بەرنمەکەیمە بۆ لە بیربردنەوەی خەمەکانی خەڵکە
هەر گەڕێمیدیا دروشمێشەیە ڕادووی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان بەڵام بەداخەوە خەمەکان بەرۆکمانەگرێ ڕۆژانە ئێمە ناو بەرنمەکەیە بووین یا پێشەوەی کە ئەم دوو ڕۆژام کارە ساتە ڕوویەوە زۆر زۆر ناخۆشە ناکرێت ئەوە فەرامۆش بکەین سوپاسی ئەو هەڵوێستە جوانی تۆکەم وەکو کوڕە کوردێک ئەچینەوە لای تەواوکردنی دوایین دیاری بەرنامە و دوایین وتەکانی کاگازات ڕۆژجەنگ چیت هەیە بۆ گەڕێمیدیا ئایا پێشەوەی بێت بۆ ئێرە هیچ دەربارەی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان بیستە بوو یا گەڕێمیدیا یا لێرە بیستێت یا ئەگەر پامێکت هەیە بۆ ئێمە بۆ ئەم کەناڵی کە هەیە چیە وەکو گەنجێک ڕێنمایی پێشنیارەکانی بۆ ئێمە چی بەلا هەموو شتێک من بەڕاستی زۆر سپاسی ئێوەکەم کە ئەم بەرنامە جوانتان داناوە بۆ ناساندنی کەسانێکی وەکو من بەڕاستی زۆر 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 خۆشحاڵ بووم من حقیقەتی نەمزانی کە ئیمڕۆ ئەمە ئێرا و بەڕاستی دەستخۆشی لە کاگڕەحیم باڵەبانەکەم چون ئەگەر ئەو نەبایە قەتعانە من شاید ناتایەتم جێگا و نەیشم زانی بوو بم شوێن و جێگە حقیقەتی و پیژنیارمەوەیە کە ئەو کەسانەی کە هونەرێکیان هەست حتممەە پەیوەندیتان پێوە بگرن کە هەم کارەکەی خۆیان بۆ خەڵک ڕوونکەنەوە و بتوانن دڵی خەڵکی شاد بکەن من بەڕاستی نازانم چۆن قەدەردانیتان لێ بکەم دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاسی ئەو کەسانی دەکەم کە تا ئاخرین بەرنامە بوون و یەکشتی تریژ من لە ئەوڵ بەرنمەکەەوە لە بێچ و بازم تەسلێ دێژم بە سەرخۆشی ئەڵێن بۆ بنەماڵە بەڕاستی خەمێکی زۆر زۆر گەورە بوو بەڵام هیچ بەێمە ناکرێ حقیقەتی ئەوەیە دەست لە دەستی یەکنین تا بتوانی کارێ بکەین ولی ئیشەڵا جێگەی بەهشتە و بەهشت بێت هیچێکی ترم نییە لە خزمەتانە ڕاستەکەم سپاسی بینەران و بیستەرانمانەکەن کە تا ئێستا بەلامانەوە دانیشتن بەلایەن بەرنامەوە بە هیوایان کاتێکی خۆش بوو بێت توانین خەمەکانتان بڕەوینەوە و دوایین دیاری بەرنامەش لای ئێوە چیمان پێشکەشەکەن بەیەکەوە بە سێقۆڵی سوپاسانەکەم خۆشەویستانم لەگەڵ دیارە جوانەکەی ئەم هونەرمەندە ئازانە هونەرمەندی لاوی بەتوانای شاری مەریوان کاکە ئازاد ڕۆژجانگ و هەروە کاکە محەممەد بەکێر و کاگالان ڕەفیقم ئێوارەیان جوانتر کرد بە هاوکاری هاوکارانم کاکە دیاری باڵەبان کاکە بورهانستار و خۆشەویستانم لە گەڕێمیدیا سپاس بۆ ئێوە و کاتێکی خۆش لەگەڵ دیارە جوانەکەی هونەرمەندی دەنخۆش کاکە محەممەد بەکر و کاکە ئازاد ڕۆژجانگ و لەگەڵ ئالان ڕەفیق فەرموو
جوانی شرمندەوە کەما ساری دڵم جەستم خۆی دیل و بەندە ڕوخسارت گرەژمەکە و بیخەسەر لێوت خەندەوە قەولێکی ڕاستی پێ بە دوو دڵمە بایەوەندەوە بۆ ڕاز و نیازی تۆیە و ملکەت گوایە بەندەوە هەرچی تۆ فەرمان بکەی بۆ دەکەم دوویەوەندەوە گەر پەیمانم بشکێنی ئاوارم بۆ خواوەندەوە بۆ کوێنی لە شما خۆی بۆ لێم بوویتە درەندەوە بۆ لێم بوویتە درەندەوە خۆشترین ژیانی من ئێو ڕۆژە بوو تۆ ناسی بە دەریای وناریدا دەڕۆژین وەکو ماسی هەردووک عاشقی یەک بووین بە باکی و زۆر بەڕاستی بەڵامە و بەجێ یەشتم من جێمان بە کەساسیە زۆڵپی کرد بە سێدارە و منی پێدای هەڵواسی منی پێدای هەڵواسیە دای خەزوک مەکان وە دیارە کاڵی سێوانێ دای خەزوک مەکانێ وە دیارە کاڵی سێوانێ جێبە کەس نەیبینێ شەوقیدا لە جێژوانم شەوقیدا لە جێژوانێ دەست خۆش مامالە وە گەڕیان میدیان یەشکەش بە هەموو کارمەندەکان